لە هەفتەیەکی تری یاریەکانی خولی نایەبی کوردستان و لە هەفتەی 12 یانی شێروانە لە یاریگای خۆیدا میوانداری لە یانی سیروانی نوێ کرد. پێشەم یاریە شێروانە بە 23 خاڵ لە پێشەنگی ڕێزبەندی و سیروانی نوێ بە 16 خاڵخاوەنی پلەی شەشەم بوو لە یانەکانی خولی نایەبی کوردستان. پاش فیکەی ناوبژیوان و دەستپێکردنی یاریەکە شێروانە باشتر دەبیندران و چەند جارێک لە ڕێگەی تۆپە جێگیریەکانەوە هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا تاوەکو لە خولەکی 22 دیلمانڕۆکانی هێرشبەر گۆڵی پێشکەوتنی یانەی شێروانەی تۆمار کرد. لە بەرامبەردا سیروانی نوێ لە هێرشێکدا نزیک بوون لەوەی گۆڵی یەکسانبوون تۆمار بکەن، بەڵام محەممەد سەرخێڵی گۆڵپارێز ڕێگر بوو لە هەوڵەکە یانی سیروانی نوێ. دواتر و لە هەوڵێکی تردا جارێکی تر گۆڵپارێزی یانەی شێروانە ڕێگری کرد لە یاریزانانی سیروانی نوێ کە بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵ تۆمار بکەن و گێمی یەکەمیش لە بەرژەوەندی شێروانە بە گۆڵێکی بێ بەرامبەر کۆتایی پێهات. گێمی دووەمی یاریەکە بە هێرشەکانی هەردوویانە دەستی پێکرد و ستونی گۆڵ ڕێگر بوو لە خولەکی 50 شێروانە ژمارەی گۆڵەکانی زیاتر بکات. یانی میوانیش هێرشی یەک لە دوایەکیان دەهێنایە سەر گۆڵ یانی شێروانە، بەڵام لە هەوڵەکانیان سەرکەوتو نەدەبوون و نەیان دەتوانی گۆڵ تۆمار بکەن. سەرنجام یاری بە هەمان ئەنجامی گێمی یەکەم کۆتایی پێهات. دوای کۆتایی هاتنی یاریەکە ڕاهێنەر و دەستەی ڕاهێنەرانی یانی شێروانە ئامادە نەبوون لێدوان بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بدەن و ڕاهێنەری یانی سیروانی نوێش بەم شێوەیە باس لە یاریەکە دەکات. سەبارەت بە یاری ئەمڕۆ ئەوە بوو خۆتان نەزانن ئێمە بۆ سێخاڵی یاریەکە هاتبووین، چکە ئێمە ئەگە سێخاڵی ئەم یارەمە بێرە ئەچوینە منافەسەکەەوە لەگەڵ پێشوەرگەی هەولێر و شێروانە. چەند هەلێکی ئاسانمان لە دەستدا لاری کەم ئەگەر یاریزانەکانی خەتی پێشەوەمان مۆفەق بوونایە لانی کەم ئەماتوانی تەعادولی کێنەوانێ. بەهەرحاڵ سپاس یاریزانەکانەکەم لە شیا ساغ بێت، ئینشەڵا بتوانین لە یارەکانی ترە سێخاڵ یارەکان بەدەست بێنین. لە وەرزی زستانەیە لە گواستەوەی یاریزانە گۆڕاکاریەکە ئێمەش لێتان ناشارین وەک یانەکانی تر بە تەمای 2 بۆ 3 گۆڕانکاری لە پێگاتەکە بکەین. بەمەنجامە یانی شێروانە لە پلەی یەکەمی ڕێزبەندی مایەوە و یانی سیروانی نوێژ لە پلەی شەشەمەوە دابەزی بۆ پلەی حوتەمی یانەکانی خولی نایەبی کوردستان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.